خۆی پرۆسەیەکی جددی لە تورکیا دەستی پێکردووە. یعنی ئێمە لە ماوەی ڕابردوودا چەندین دیدارمان لە ئەنقەرە لەسەر ئەم مەسەلەیەش کردووە و ئەم پرۆسەیە بەڕەئی ئێمە و بە بووچوونی ئێمە پرۆسەیەکی جددیە کە خێری هەیە هەم بۆ تورک هەم بۆ کورد و بۆ هەموو ئەو پێکهاتانەی کە لە ناو تورکیا دەژین. لەسەر ئەوە دەمێنێتەوە ئایا دوای ئەوە چ دەکرێت. ئێمە چاوەڕێی ئەوە دەکەین کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێک بداتن و دوای ئەوەی کە ئەو پەیامیدا پێم وایە هێزەکانی بە تایبەتی پەکەکە دەبێ پێشوازی لەو پەیامەی بەڕێز ئۆجەلان بکەن و چونکە من پێم وایە لەوەدا لە پێشوازیکردن لە پەیامی بەڕێز ئۆجەلان ئەو مەسەلەیە خێری کوردی تێدایە و پرۆسەکە وازەحە. پەکەکە پێویستە چەکدا بنێت نەک بە معنای ئەوەی تەسلیمە، نەمە بەعناوە تەسلیم نییە، بەعنای ئەوەیە ئێستا لەم کاتەدا مەسئلەی چەکداری و هێزی چەکدار هیچ مشکلەیەکی کورد لە تورکیا چارەسەر ناکا. مشکلەی کورد لە ئەگەر هەش بێت هەر مشکلەیەکە بێت دەبێت بە دایالۆگ لەگەڵ لە ناو تورکیادا چارەسەر بکرێتن. ئێمە پشتگیری ئەوەین کە پەکەکە پێشوازی لە بانگەوازی بەڕێز ئۆجەلان بکات و ئێمە ئەوەی لەسەر ئێمە و پێمان بکرێتن دەور ببینین بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بە ڕێکوپێکی بڕوە هەر شتێک کە پێویست بێ و هەر ڕۆڵێک کە بە ئێمە بسپێردرێ لە هەرێمی کوردستان ئێمە ئامادەین بۆ ئاشتی ئەو ڕۆڵە بگە.